فراکسیۆنەکان هێز و لایەنە سیاسیەکان دابەش بوون لە دوای پەسەندکردنی هەمواری سێمی یاسای هەڵبژاردن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. هێز و لایەنە سیاسیەکان دابەش بوون، هەندێک پێیان وایە کە بەپێی ئەم هەموارە تازەیە غەدر لە کەرکووکیەکان کراوە، بە تایبەت کە کەرکووک شارێکی کوردستانیە و زۆرینەی دانیشتوانەکەی کوردن. تێیدا یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە هەمواری یاساکە بە شێوەیەکە کە غەدر لە کەرکووک کراوە لە یاساکەدا. گفتوگۆکەین لەسەر هەمواری یاساکە، بابزانین ئەو خاڵانە چین کە بوونەتە مایەی نیگەرانی، بە تایبەت هەندێک هێز و لایەنی سیاسی مەسیحەکان بەیان نامەیان دەرکردووە، دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیان نامەیەکی دەرکردووە و فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بامان شێوە نیگەرانی خۆیان لە پەسەندکردنی پرۆژە یاساکە پیشان داوە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکی هیدایەت تاهیر کە بەڕێزیان کادری پێشکەوتووی یەکێتین لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاکی هیدایەت سڵاو لێ بێم، کاتت باش. ئەگەر پێمان بڵێ هەمواری یاساکە چ گرفتێکی تێدایە، ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە چ بڕگە و مادێکی یاساکە نیگەرانن؟ سپاس، باینتان باش، بەیانی بەڕێستان و سەرجەمبینەرانی خۆشەویست باش. دیارە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە زوو ئەوەی خواستووە کە کەرکووک بەشێک بێ لەو پرۆسەیە، سەرڕای هەموو تێبینیەکان کۆبڵە تێبینی هەیە لەسەر ناوی دەنگدەران و بارودۆخی دەنگدان لە کەرکووک، لەگەڵ ئەوەشە بە حکمی ئەوەی کە ماوەی 18 ساڵە ئەم پرۆسەیە ئەنجام نەدراوە لە کەرکووک، ئێمە یەکێک بووین لەوانەیە کە زۆرمان پێ باش بوو ئەم پرۆسەیە لە کەرکووکش ئەنجام بدرێ، هەم بە حکمی ئەوەی کە لە زووەوە ئەنجام نەدراوە و دوو جار کەرکووک بێبەش کراوە لەو پرۆسەیە، و لە هەمان کاتیشە بە حکمی ئەوەی کە ئەو بارودۆخی ئستا هەیە ئەو پارێزگاری سەپێنراوی کەرکووک بە وکالەت کە کۆمەڵێ گیر و گرفتی بۆ کوردی شارەکە دروست کردووە و ئادایی خراپی هەیە. ئێمە لەگەڵەوە بووین کە ئەم پرۆسەیە لە کەرکووک ئەنجام بدرێت بۆ چاکردنەوەی ئەو بارودۆخە، بەڵام بەداخەوە بینیمان ئێمە کە لەگەڵ ئەوەیە بووین کە کەرکووک هیچ جیاوازیەک و تایبەتمەندیەکی پێ نەدرێت لە یاساکەیە و حاڵی حاڵ هەموو پارێزگاکانی تر بێ، بەڵام بەداخەوە دیارە بە حکمەوەی کە عەرەب و تورکمان چۆن لە ڕابردووە لە دوو دەوری ڕابردووە توانیان گرفت دروستکەن بۆ کەرکووک و ئەو پرۆسەیە ئەنجام نەدرێت بە هەمان میکانیزم کە بەداخەوە لایەنێکی کوردستانی هاوکاریان بوو بۆ ئەوەی کە ئەوەی ئەوان ویستیان ویسەسپێنن لە یاساکەیە و دەنگی لەسەر بدرێ و بووە مای ئەوەی کە غەدرێکی گەورە لە کوردی کەرکووک بکرێت، و ئەمە یەکێکە لەوانەی کە توانین بڵین لە دوای ڕێفراندۆمە شومەکە کە بەسەر کەرکووکە هات و بووە مای ئەوەی کە ئەو بارودۆخە دروست بێت. ئەمەش بەڕاستی توانین بڵین ڕێفراندۆمێکی ترە کە بە هەڵەیەکی ئەو لایەنە کراوە. ئەو بڕگە و مادەیە چییە؟ یان ئەگەر ڕوونکردنەوەمان بێتێ ئەو غەدرە گەورەیە چییە کە تۆ بە غەدرێکی گەورە لە کەرکووکی دەزانی، یەکێتی نیشتیمانی کوردستان بە غەدرێکی گەورەی دەزانێت، ئەنی بڕگە و مادەکە کامەیە؟ ڕوونکردنەوەمان بێتێ بۆی بینەران بیزانن. کاتی خۆی عەرەب و تورکمان مادەیەکیان چەسپانە بوو لە یاسای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان، مادەی 35 بوو کە ئەو مادەیە دواتر لە 2019 محکەمەی اتحادی ڕەتی کردەوە کە هیچ ڕوانێکی یاسایی و دەستوری نییە، بۆیە ناگونجێت لەگەڵ ئەوەی کە ئەوان دەیانویست کە داواکاری ئەوان بوو کە جاریکە پێداچوونەوە بە لیستی ناخیبەکان بکرێت، وا لە هەمان کاتیشە لە دوای ئەنجامەکانی هەڵبژاردن کە پرۆسەکە تەواو بێت لیستی یەکەم بۆی نییە بە کەیفی خۆی تەسەڕف کات و پارێزگارێک دابنێت یان ئیداری شارەکە ئەوانی کە خۆی دەیەوێت دابنێ. ئەمەش وای کرد کە بە حکمی ئەو مادەیە یان ئەو بڕگانە کە ینی لیستی یەکەم کە
دائما لە حکمی ئەوەی کە لە هەموو هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لیستی یەکەم بووە زۆری کورسەکانی بەدەستێناوە ترسی ئەوان هەبوو کە جاریکە کەرکووک بکوێتە ینی کەرکووک ئیداری کەرکووک کوردی باتە ڕێوە و لە هەمان کاتشا یەکێتی نیشتمانی کوردستان بێتە خاوەنی ئەو سڵتەیە ئەمە لەلایەک کە محکمەتی اتحادیە ڕەتی کردەوە لایەکی ترەوە یعنی هەمان ئەم برگانە بەس بە مادەی 35 بە شێوەیەکی تر بە حکمەوەی بڵێن وەکو اتفاقێکی سیاسی ئەمەیان چەسپان و چەندین بڕگەی تری تێ بۆ زیاد کرا کە ئەمانە بەڕاستی زەرر و زیانێکی زۆری هەیە بۆ کورد یەکێ لەوانە دەڵێت کە ئەو برگانە هەمووی زیاد کراوە تەبعاً لە دوای ئەوەی کە گفتوگۆ کراوە و یەکێتی نیشتمانی کوردستان ئامادە بووە نوێنەریان بەڵام ڕەتی کردەوە و ئامادە نەبووە کە لەسەر ئەو ڕێکەوت ئەنجام ینی دەنگی لەسەر بدرێت و دەستکاریکی زۆر کراوە یەکێ لەوانە دەڵێت پێش 2023 ئەوانەی کە فۆرمی خۆراکیان هەیە هەموو ئەوانە بۆیان هەیە دەنگ بدەن کەەوە ڕاستەوخۆ عەرەبە هاوردەکان ئەگرێتەوە کە پێش ئەو پرۆسەیە لە کەرکووک مابوون و لە دوای 2023 ئەوە بوو کە مادەی 58 و مادەی 140 ینی زۆربەی ئەوانی گەڕانەوە بۆ شار و شارچکانی خۆیان و بەداخەوە لەم دوایە ڕەکان جبووری زۆربیانی هێنایەوە بە حکمی ئەوەی کە تاکو ئێستا پەیوەستێکیان بەهەیە بە زەوی و زار و کۆمەڵێک کێشی و گرفتی تر ئەمە یەکێک لەو خاڵانە خاڵی تر ینی لە بڕگەیەکە ئەڵێ ینی ئاماری 57 ساڵی 1950 ئەکرێتە بنەما بۆ ئەوەی کە ئەو دەنگدەرانە لە لیستی دەنگدەرانە بمێننەوە کە ئەمەش بەڕاستوخۆ ڕاستە ئەمە ینی ئێمە دایمەن کورد زۆر ئەتیمادی لەسەر ئامارەیە سەر ڕای تێبینیەکان بەڵام ئەوە دەریەخات کە کورد لە 1940 ئەو شاری پێکە هێنا ئەو کات بەڵام چۆن ینی پێش ئەوەی کە قەزاکانی چەمچەماڵ و کەلار و کفری و دۆست خورمات و داببڕێت لە کەرکووک ئەنی کەواتە بەو شێوازە کورد ینی زۆرینەی ئەو شارە هینەکات پێکە هێنێت بۆیە ئەمەش یەکێکە لەوانەیە کە ئەوان ئەڵێ لەگەڵ وحدەی ئیداری ئێستا ئەو وحدە ئیدارانی کە ئێستا سەر بە کەرکووکن بەو شێوازی ئێستا ئەبێ تەعامی لەگەڵا بکرێت زائیدەن ناحیەی زابیان کڕۆتە سەر کەرکووک کە یەکێکە لە گەورەترین ناحیەکانی شاری کەرکووک کە 36,000 دەنگدەری هەیە کە هەمووی عەرەبن لەگەڵ ئەوەیە ینی بۆ ئەوەی کە ئالەساز ینی ئەو برادرانەی لایەنی کەی تر کە بۆی تەوازنێک دروستکەن ناحیەی سەرگەڕانی هێناوە کردویانتە بەرامبەر بە ناحیەی زاب ناحیەی سەرگەڕان 22,000 دەنگدەری هەیە و نیوەشی عەرەبن ینی کەواتە ئێمە هەر لێوە سەیری کە ئەم پرۆسەیە بەڕاستی موامەرێکی گەورەیە و دەرێخات کە دایانەوەی هەر چۆنێک بێت نسبەی کورد و ڕێژەی کورسەکانی کورد ئەم شارەکەم کات بۆ ئەوەی چۆن ڕێگاندا کە ڕاکان جمهوری لەو پۆستە بمێنێتەوە و عەرەبێک ئەو پۆستە وەرگێت و ئەو شارە باتە ڕێوە لەوەی کە هەر کوردێک یان هەر ئەندامێکی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو پۆستە باتە ڕێوە باشە کاگیدایەت ئەماژە بەوەکی دەڵێی لایەنێکی کوردستانی پشتیوانی ئەم هەنگاوە بووە و لە پشتەم هەنگاوەوە بووە لایەنێکی کوردستانی بۆ دەیەوێم هەموو زیانە لە کورد بدا لە کەرکووک بە تایبەت ینی دەنگدەری کورد لە کەرکووک بکا بە کەمینە و عەرەبەکان بکا بە زۆرینە وەڵاو لایەنە پێویست ناکەوە پارتی دیموکراتی کوردستانە و خۆی بە خاوەنی کەرکووک نازانێ و زۆر جار گیر و گرفتی زۆری دروست کردووە بۆ کەرکووک و لە کاتێکە ینی ئەم شارە پێویستی بەوە بوو کە یەک دەنگی و خیتابی و یەکگوتاری هەبێ لەلایەن خستبە کوردستانەکان بۆ ئەوەی کە بارودۆخی کەرکووک چاکرێتەوە بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی ڕفراندۆم ئەوە بوو کە وعدیشیدا لە کابینەی نوێیەم کە ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکانی بگەڕێنێتەوە بۆ ئەوەی کوردێک هەڵبژێردێ بۆ پارێزگای کەرکووک بەڵام بەداخەوە پاشگەز بووەوە و نەیهێشت ئەوان دامان بگەڕێنەوە کە زۆر ئاسان بوو و ئاسایی بوو و لە ڕووی ئاساییشەوە دروست بوو کە پارێزگارێکی کورزارێکە بۆ شارەکە دانێن خۆی ناکاتە خاوەنی ئەم شارە و هەتا بۆی بکرێ گرروگرفتی بۆ دروست دەکات و ستاش ئەو پشتیوانی یەکەمە بۆ مانەوەی ڕاکانجبووری بە حکمی ئەوەی کە ئەو ڕێکەوتنە سێقۆڵی کردبوو لەگەڵ سیادە و سەدر و وعدێکی کۆنکریتیدا
بە سیادە و سونەکان بۆ مانەوەی ڕاکانجبووری لە پۆستەکەی بێ ئەوەی دەستکاری بکرێت و ئەمە شتێکی نوێ نییە بەڕاستی ئەمە ئەو بارودۆخی لە کەرکووکەیە زیاتر ئەوان گرروگرفتان بۆ دروستەکەن و زۆر جار ئەو خەڵکی شاری کەرکووک بە تایبەتی کورد کە تووشی گرروگرفت دێ ڕوبەڕووی مەڵبەند دەبێتەوە مەڵبەند یەکێتی نیشتوانی کوردستان و دەزانن مەڵبەند و ئەندامانی پەرلەمانی خەمخۆرن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەست بەوا کرێت یعنی زۆربەی خەڵکیش نەکاری ئێمە و کادر خەڵکیش هەست بەوا کات کە پارتی دیموکراتی کوردستان خۆی بە خاوەنی ئەم شارە نازانێت و بە هیچ شێوەیەک ئامادە نییە هاوکار بێت بۆ باشترکردنی بارودۆخی ئەم شار لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆیە دەبینین لە ماوەی ڕابردووە چەندین جار دانویست ینی دیعای ئەویان نەکرد کە دەیانێت بگەڕێنەوە بۆ کەرکووک بەڵام فەرموو تاکو ئێستا ئەوە ماوەی زیاتر لە 6 ساڵە ناگەڕێتەوە بۆ کەرکووک بۆ ئەوەی کە بە بەردەوام عەرقە لەو کێشە دروست کات بۆ ئەم شارە و نەیەوێت بە هیچ شێوەیەک ئەم بارودۆخی کە لە زوو هەبوو کە خەڵک بەڕاستی لە بارودۆخێکی زۆر باش بوو لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە ئەبینین ئێستا تووشی کۆمەڵی گرروگرفتی کردوین و تەنها ئێمە لە ساحەکەیە ڕاستە کۆمەڵی حزبی کوردستانی بەڕێز لەم شارە ماون پشتیوانمانن و زۆر جار کۆبنەوەی دەوریە کرێت بۆ ئەوەی کە چارەسەری کێشەکان بکەین بەڵام یەکێتی بۆتە بەڕاستی ینی بۆتە محامی یان پارێزەری خەڵکی ئەم شارە. باشە کاگیدات نەتیجە ئەمە بەکوێگات دەرەنجامی ئەمە بەکوێگات ینی کەرکووک بەکوێگات. وڵی ئەمە طبعاان ئەو برگانە زۆربەی لەگە دەستورە و لەگە یاسای یەک ناگرێتەوە بە تایبەتی لەگە دەستورە و دەکرێت هەواڵانی ئێمە تانە لەم یاسای بدەن وەک چۆن زووتریشتانیان لێداوە و محکەمەی اتحادی پشتیوانی کردوون زۆر نادەستوریە لەگە دەستورە بیت شێوەیەک ناگرێتەوە کۆمەڵە ڕێگا هەیە ڕێگایەکی محکەمەی اتحادیە و لە هەمان کاتشە چۆن کاتی خۆی موامەرێکتر هەبوو لەسەر کەرکووک لە 2008 بۆ ئەوەی پرۆسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێت 2009 موامەرێکیان لەسەر کەرکووک کرد لە مادەی 24 ئەوە بوو هەم بە حکمی ئەوەی کە خەڵکی ئەم شارە هەستیان مەترسێ کرد کە خۆپێشاندانێکی زۆر گەورە کرا و کۆمەڵی خەڵک بوون بە قوربانی و شەهید بوون و لە هەمان کاتیشە جەنابی مام جەلال بە ڕەحمەت بێ ڕۆڵی گەورەی هەبوو لەوەی کە نەهێشت ئەو مادەیە تێپەڕێت و گەڕانیە بۆ پەرلەمان بە حکمی ئەوەی کە دژت بە دەستورە و لەگە دەستورێک ناگرێتەوە. باشە کاگیدات کەواتە یەکێتی دەتوانێت ینی هەنگاوی تری لە بەردەمدا ماوە دەرفەتی تری لە بەردەمدا ماوە بۆی بەربەم یاسایە بگرێ پێ دوایە محکەمەی بتوانێەوە بکە بڵێ تەوانە بێ ئەوە مسادقە بکرێت و سەر و کۆمار مسادقاکە لەسەر ئەو یاسایە پێش ئەو مسادقە بکرێت طبعاً ئەوە ماوەیەک لەبەر دەستە بۆ ئەوەی گەر هەرتانیەکە بێت ینی وابزانم ماوەی مانگێکە توانتانی لێ بدرێ ئەو یاسانە و کۆمەڵی ینی کێشەی ترشێ ینی تەنانەوە ینی لە زۆر بڕگەکانە کێشەی هەیە و جەنابیشت ئاماژت پێ کرد مەسیحەکانیش بە هەمان شێوە کە لە هەمان کاتیشە پارتی دیموکراتی کوردستان و کێشەی بۆیان دروست کردووە و دەیەوێت ئەو کورسی کۆتانە خۆی دەستی بەسەرا بگرێت وەک چۆن لە کوردستانە ئەوەی ئەنجام داوە دەیەوێت لە مووسڵ و لە کەرکووک و لەو شوێنانە پارتی خۆی ئەو کورسیانە بە شێوەیەک لە شێوەکان بەبێ دەنگی مەسیحەکان بتوانێت بەدەستی بێنێت وای کردووە کە برادرانی مەسیحیش بە هەمان شێوە ناڕزایان دەبڕیوە و دڵنیام لەوەی کە تانە لەو یاسایادن. زۆر بەڕێز کاگیدای تایر کادری پێشکەوتوی یەکێتی سپاس بەڕوونکردنەوەکانە سپاس کە لەگەڵمان بووی. دوجار کەرکووک شارێکی کوردستانیە و ئەرکی هەموو هێز و لایەنە سیاسیەکانە کە ناسنامەی کوردستانی بوونی کەرکووک بپارێزن و بەتەنگ داواکاری خەڵکە ڕەسەنەکەیەوە بێن کا بێگومان لە پێکاتە جیاوازەکان پێک دێ و کورد زۆرینێ و شارەیە تورکمان و دواتر عەرەب لە مێژوودا بەم شێوەیە بووە لە ڕابردوودا بەم شێوەیە بووە کورد زۆری نەبوون دواتر تورکمان دواتر عەرەب بەڵام بەداخەوە ئێستا هەوڵەکان بەو ئاراستەیان کەرکووک بکەن بە شارێکی عەرەبی ناسنامەیەکی عەرەبی پێ ببەخشن عەرەب بکەن بە
زۆرینە لەو شارەدا